ئامێرێکە ئاوی بەفیڕۆچوو لە قوڵای 6 مەتر دەدۆزێتەوە. ڕێکخراوی USA و کۆمپانیایەک بۆ ئاوی سۆران دابینی کردووە. سەرپێچیەکانی ئاو، خراپی و شکانی تۆڕەکانی ئاو دەدۆزێتەوە. ئەو جیهازە لیک دێتێکترە بۆ دۆزینەوەی ئەو بۆریانەی کە شکاون لە بن ئەردن و دیار نییە کە ئاویان لێ دەڕۆتن. ئەو جیهازە لۆ هەندێک باشە کە ئەو ئاوە بدۆزرێتەوە هەتاکە ئەو ئاوا بە فێڕۆ نەچی چونکە پارەیەکی زۆر لەو ئەوەی سرف دەکرێت هەتا بەرهەم دەهێنرێت. لە هەر شوێک ئامێرەکە ئاشکرای کرد بۆڕیەکان ئاویان تێدەچێت یاخود ئاوی سەرپێچی لێبەستراوە. ئامێر و کرێکار لەو شوێنە دەکۆڵمەوە. ئاو بە فیڕۆچوەکە گل دەدەنەوە ناو تۆڕەکان. شەبەکە هەموو کون بوو یا ئیشتراکەکان هەموو ئاو دێتە دەرێ جا ئەگەر بۆی ئەوەی کە تۆڕەکەش کۆن بوون خایز بوون ئاوی زێرا بۆ ئاوی ئاو دەستەکانی شتێک هەر بە تۆڕی ئاوی خواردنەوە بی ئەبیتە مای ئەوەی ئاوەکە پیسەبی. پرۆژەی وادا تەزجید وەک تێست لە سەراستی عێراق لەلایەن ڕێکخراوی USA ماوەی 2 ساڵە لە سۆران دەستی پێکردووە. بڕی ئەو گوژمەیەی بۆی تەرخان کردووە بڕی 750,000 دۆلارە. حکوومەت هەرێمی کوردستانیش بەهێزی کار و بڕی 600 ملیۆن دیناریشی دابین کردووە. ئاو بە فیڕۆچوەکان بەتەنها زیان نەبوونە بۆ ناو تۆڕەکانی ئاو کەمی ئاو لە ماڵ و کوچە و کۆڵانەکاندا، بەڵکو ئەو ئاوانە ژێرگڵ دەبوون و لەو شوێنانەی دەردەبوونەوە دەبوو هۆی دارمانی ڕێگاوبان و تەنانەت بەشێکی خانووی هاونیشتیمانیانیش بەهۆی ئەو ئاوانەوە دادەڕمان. بڕی ئەو ئاوەی لە سای پرۆژەکە گل دراوەتەوە ناو تۆڕەکان ساڵانە زیاتر لە 1 ملیۆن لیتر سێجا ئاو بووە. کێشەمان هەبوو و ئاو بە تانکردا باشەکرا لەبەر نەبوونی ئاو یەکەمی ئاویان نەبوونی زختی پێویست لە شەبەکە. پاش جێبەجێکردنی ئەم پرۆژانە و زیادکردنی ئاو لە شەبەکات شاین ئەو تانکر لەوێرە نەهێلین و ئەو کەمیەک و ئاو بە فیڕۆچ و بۆ خەڵکی تر ئیستیفادە لێ بکەوە. 14 گەڕەکی سۆران کێشەی کەمی ئاویان هەبوو. بە تانکر ئاو دەهات زۆر ناخۆش بوو زۆر ناڕێک بوو، بەڵام کە ئەو پرۆژە هاتیە ئێستانەکە ئیسراحەتمان کردیان. ڕۆژانە 45,000 مەتر سێجا ئاوی خواردنەوە دەگاتە سۆران، بەڵام پێویستی دانیشتوان لە ڕۆژێکدا نزیکەی 70,000 مەتر سێجایە. بەختیار قادر ڕوودا و سۆران.